سیستمی دروستکردنی کارتی نیشتیمانی لە هەرێمی کوردستان بەردەوامی هەیە و ڕۆژانە چەندین هاوڵاتی سەردانی فەرمانگە و بنکەکان دەکەن بۆ دروستکردنی ئەو کارتە. بەڕێوەبەری کارتی نیشتیمانی لە پارێزگای سلێمانی دەڵێت کارتی نیشتیمانی جێگرەوەی هەریەک لە ڕەگەزنامەی عێراقی و نازنامە و کارتی زانیاریە. ڕاشیگەیان لەم سنوورە سیستمی دروستکردنی ئەو کارتە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە دەچێت. تا ئێستاش زیاتر لە 370,000 کارتی نیشتیمانی بۆ هاوڵاتی دروست کراوە لەگەڵ ڕایکردنی زیاتر لە 700,000 مامەڵەی هاوڵاتی. سنووری پارێزگای سلێمانی من لەبەرەوەی بەڕێوەبەری هەموو پارێزگاکەم باسی هەموو قەزاوناحەکانەکەم تا ئێستاکە نزیکەی 370,000 کار دراوەتەوە خەڵک، بەڵام زیاتر لە 650,000 کەس سەردانی کردوون لە هەموو پارێزگای سلێمانیە. چونکە کارت پێدانەوە یەک ئیشە سەردانکردن جیایە. هاوڵاتی وایە سەردانەکە تەشیری وەفاتی کەسێکێکە، هەیە تەشیرێکی وەفات تەشیری تەلاق ئەکا، هەیە داوای سوورەتخەیدی ئەلکترۆنیەکە. بەردەوامی ڕۆژانە خزمەتی هاوڵاتیانەکەین هەموو فەرمانەکان لە قەزاوناحەکان کاریشمان زۆر باشەڕەوە و بەردەوامیشین لەسەرکردنەوەی فەرمانەکانی ترێش. بۆ ئەو مناڵانشی کە لە دایک ئەبن بەڵگەنامە جاران تەسکەرە بوو، ئێستا لەبەرەوەی بێ بە کارتی نیشتیمانی تەسکەرە نامێنێ، مناڵەکە ئەبێ ئامادە بێت، تەمەنی 3 مانگ کەمتر نەبێ، باوکو دایک مناڵەکە بێ ئامادە بن، بەڵگەنامەکانی جنسی و تەسکەرە و کارتی زانیاری بێنن لەگەڵ وڵاتی مناڵەکە. بەرپرسی بەشی یاسایی و ڕاگەیاندنی ڕەگەزنامەی پارێزگای دووەکیش ڕایگەیاند لە ئێستادا 18 بنکەیان هەیە بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی، بەڵام بەوەی هەبوونی کێشەی کارەبا تا ئێستا 6 بنکەیان وەک پێویست کار ناکات. ئاشکراشی کرد لە پارێزگای دووەک لە ساڵی 2017ەوە تا ئێستا زیاتر لە 212,105 کارتی نیشتیمانی بۆ هاوڵاتی دروست کراوە لەگەڵ ڕایکردنی 130,890 مامەڵەی جۆرا و جۆر. مەلبەرە ئەە خودی پلانەمە یاوان 6 ئەم 5 مایش ساڵ 2019 پاماهنگیت گەل کارگیری پارێزگای یەکێت کارگیریە ئەوان 6 فەرمانگە دیژ ئەم vekên و هەمی بچنە ناف سیستمی ئەلکترۆنیدا لێ بار بکە ئاریشەکارە بە ئاریشەکە سەرەکیمە هەی فەرمانگە مەلمانگەشکێ دێرەلوکێ ئەم فەرمی هاتین ئاگادارکردنش لێ پارێزگای هەڤک و لێ شوێت مازم پێدوین مەصرفێت مازم پێدوین ji bo dabînkirina hêla kehrebê bû 24 saetî helbet wek têbînî debî dezgehên me nehêne vemrandinê kehreba 24 saetî me hebîtin ji ber sêrverê me malbendî ku girêdayê sêrverê malbendî nelbexda ev arîşemaya serekê zêde barî nebûna mîlekê kunca tu zanî teyînat û damezrandinî ne her ew mîlekê me ye debî her fermangehekê 25 karnet me hebin bar bike kêm fermangehêt me 20 kar me jî bîme 15 ne û heta 16 nabine 20 jî belê em ê karî xwe dikên û ev çende nebûye asteng. لەبارەی زانیاریەکانی سیستمی بەڕێوەچوونی دەرهێنانی کارتی نیشتیمانی لە پارێزگای هەولێریش کورسات نیوز پەیوەندی کرد بە بەرپرسانی کارتی نیشتیمانی لەو پارێزگایە، بەڵام هیچ کەسێک ئامادە نەبوو لەو بارەیەوە لێدوان بدات.